وەستا جانگیر لە هەورامانەوە هاتووە بۆ نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە کە مشار بەردەستی کەوتووە تاوەکو دکتۆرەکەی بیبینێتەوە، بەڵام دەڵێت بەهۆی بایکۆتەوە دکتۆرم نەبینی و ناچاریشم لە دەرەوە عیلاجەکانم بکڕم. بەحەقەت ڕۆژمە ژوورەوە دکتۆری لێ نەبوو دەرمانم ئێزەوە حەبەکانم لێ بڕاوە، ئەتوانم لە بازاڕیش بیکڕم، بەڵام من پێم خۆش بوو بێمە وەڵامت تۆ دکتۆری لێ نیە نازانمە خەتای کێیە خۆ دکتۆری لەوانەیە ناقی نەبێت پارەی نەبێت موچەی نەبێت. دەنگی ئەمریکا ویستی دیمەنەکانی ناو نەخۆشخانەی فریاکەوتنی هەڵەبجە بگوازێتەوە، بەڵام ڕێگەی چوونە ژوورەوەمان پێ نەدرا. لەم نەخۆشخانەیە ژمارەیە کارمەند بڕیاریان داوە سەرەڕای دواکەوتنی موچەکانیان بەدەم ئەو نەخۆشانەوە بن کە ڕوو لە نەخۆشخانەی فریاکەوتن دەکەن. ئەوەی کە بڵاومان کردوتەوە بۆ ئەوەی بڵاومان کردوتەوە کە خەڵکی هەڵەبجە و دەوروبەری ئاگادار من کە نەخۆشخانەی فریاکەوتن ئامادەیە وەکو کارمەندەکانی پێشوازی لە نەخۆش بکات ئەوەی پێ بکرێت و پشت لە خزمەت هەڵناکەین و ئەگەر موچەش هەر نەبێت ئێمە ناتوانین لەگەڵ میهنەکەی خۆمانە پێچەوانە کار بکەین. دواکەوتنی موچە وای کردووە جۆرێک لە بایکۆتی ڕانەگەێنرا و لە دامەزراوەکاندا هەیە. فەرمانبەران و هاوڵاتیان دەڵێن ئەرک و ماڤ هاوتەری بن و بەبێ ماڤ ناکرێت ئەرکەکانیان ڕابپەڕێنن. خۆی پەککەوتنێکی شەرمنانە هەیە ئێستا من بۆ نمونە مامۆستام لە ناوەندەکانی خوێندنا لە باخچەوە تاوەکو زانکۆکان پەککەوتنێکی شەرمنانە هەیە، ینی بۆ نمونە هەموو مامۆستایەک مەیلی ئەوەی هەیە کە نەچێتەوە بیر لەوە کاتەوە کە چۆن ئێوارە پارۆنیانێک بۆ ماڵ و مناڵەکەی دابینکە و بەڕاستی ئەگەر تۆ بۆ نمونە هێزێکی مادی لە پشتەوە نەبێت ئەژۆشت هێزی ئەوەی تیانە بچی بۆ سەرکارەکەتەوە تمۆحت نییەوە بەداخەوە ئەمە ئەوەی دروست کردووە کە تۆ دڵ و بە نیشتیمانەکەت و بە ژیانەکەشت خۆش نەبێت. وتەبێژی حکوومەتی یاریمی کوردستان هۆکاری دواکەوتنی موچە بۆ حکوومەتی عێراق دەگێڕێتەوە و دەڵێت هیواخوازین حکوومەتی عێراق پێداچوونەوە بە بڕیارەکانیاندا بکەن سەبارەت بە موچەی فەرمانبەرانی یاریمی کوردستان. بوو موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان وەکو ناوچەکانی دیکەی عێراق موچیان بۆ بنێردرێت وەک چۆن بۆ ئەوان موچە بە تەواوەتی نێردراوە لە ئێستا داوان موچەی مانگینەوە وەرەگرن ئەبوو فەرمانبەرانی هەرێمی کوردستانیش موچەیان پێ بدرێت نەک لە چاوەڕوانیدا بمێننەوە و جۆرێک لە ینی تووشی ناڕەحەتی و هیلاکێتێکی زۆر بکرێن. حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێن شایستە دارایەکانیان لە یاسای بودجە 16 تریلیۆن و 497 ملیار و 871 ملیۆن و 89 هزار دینارە پێویستە حکوومەتی عێراق ڕادەستی هەرێمی کوردستانی بکات تا موچە دابەش بکەن. لە بەرامبەردا حکوومەتی عێراق چاوەڕوانی دوایین بڕیاری وەزارەتی دارایی عێراق دەکات کە بڕیارە هەردوو وەزیری دارایی عێراق وەرم بە چاودێری لیژنەی دارایی پەرلەمانی عێراق کۆ ببنەوە و دوایین بڕیار لەسەر چارەنووسی موچەی فەرمانبەرانی هەرێمی کوردستان بدەن. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.